کاردانەوەی تۆ بەرامبەر کەسێک کە بە شێوەیەکی ناشرین مامەڵاکات چییە؟ ئەبێت چی بێت؟ لەسەر بزانام لەسەر چ مۆزوعێک یان لەو گۆڕە بێت جنێوم پێ بدە نەنا کەسێک بە کۆمنتێکی ناشرینی بۆ نووسی لە فەیسبوک ئێستا هەمووی بۆتە کۆمنتی ناشرین تۆ چۆن مامەڵاکەی؟ وڵی بە شەرت ئەخلاق خۆم جوابی دەمەوە وەکوما جوابی چی دەمەوە یعنی وە کەسانی جنێوە دەن جوابی چیان دەمەوە ئەو دیارە پەروەردەیەکی جوان نەکراوە یعنی ئەبێ من بە جنێو جوابی ناوەڵە شتیەوە نابێتن دەبێت تو پێ ڕابچی بە و جنێوی بدیە و جنێوی کاتە و جنێوی کاتەوە نابێتنەوە نشیەوە ئاگرەکە خۆشە ئارێوەڵە زۆرە بێ بەڵێ تۆ خۆت لەو کاتانەیە طبیعی خۆت چۆنە؟ والله من ئێستا جنێوی شتیوان نادەم یعنی من شتوانە نییە بچم لە کۆمەتی خەڵک جنێو لە کاتی کاردانەوەیە چۆنی زۆر تو ڕاوی شتەشکەی ئەرەوەڵم هەموو کەس تۆ ڕاوێت هەموو کەس حسابێ بێ بەس شتیوەش نییە یعنی کەسەکەم خۆم پێ ڕاژیرێتن دەتام کۆتڕۆلی خۆم بکەم ئەتوانی سەیتوانم ئەرێوەڵە لەبەرەوەی کە توش بووی توش شەڕ بوویت ئەنج خۆت پێ ڕاناژی شتیت کرد لە دەست دەرەچێت وەکو چی؟ بۆ نمونە کە توش شەڕەکە بێ کەسێک دی شەڕت پێفرۆشە لێرە نییە ئەم بچم جوابی بەمۆیان لێ دەمە یعنی هەرزە کارێک بێتنە من شتیوە نابێتن لەبەرەوەی تووشی مشکلێ خۆ توش شەڕی شتیواکەی ئارێوەڵە لێرەیە من قسەیەکم هەیە طبعا هەموو کەسێک کاتێک هەڵەیەکی بەرامبەرەکرێ لە ڕووی یاساوە بۆی هەیە تۆڵەی خۆی بکاتەوە بەڵام بەمەرجێک لە ڕێی یاساوە بێ ئەوجا ئەم تۆڵەیە نابێ لە خۆمانەوە پێی هەڵسین یعنی خی پەروەردگارە فەرمێ العین بالعین والسن بالسن لە شەرعیشا ئەگەر بێت و کەسێک دەستێکی شکاندم من بۆم هەیە لە ڕێی دادگاوە ئەو دەستەی بشکێنمەوە تەنانەت کەسێک ئەگەر کەسێکی کوشتەوە طبعا ئەگەر بە عەمدی بێ ئەو کەسە ئەبێ بکوژرێتەوە بەڵام ئەگەر عەمدی نەبوو ئەوە بەرامبەرەکەی سەد حوشتر ئەبێ بدا و 2 مانگیش بەڕاستی بە ڕۆژوو بێ لەسەر یەک ئەوە بابەتێکی فقهیە حەز ناکەم بچمە ناوێەوە بەس لێرە ئەوەیە گرنگە ئێمە بیزانین تۆ کاتێکەتەوێت تۆڵەی خۆت بکەیتەوە بەچی ئەیکیتەوە هەر لە خۆتەوە هەڵسی و بچی چەک هەڵگری و سەلەیەک بنێ بە 1 عەشرەتەوە بە یەکەوە بیکوژیت و دوای دوژمنداریی 100 ساڵە لە نێوان دوو بنەماڵەیە دروست بکەیت ئەمە ڕەوایە نەخێر بەڵکو کاتێک کە من سوکایەتیەکەم بەرامبەرەکرێ هەڵەیەکم بەرامبەرەکرێ پێویستەکە ڕێکاری یاسایی بگرمە بەر لە ڕێی دادگاوە ئەو بابەتە چارەسەر بکەم ئەینا بەخوای فەوزان دروستە